بە بۆنەی هەفتا دووەمین ساڵ یادی یەکێتی قوتابیانی کوردستانی و یەکێتی ئالاوانی کوردستان پیرۆزبایەکی گەرمیان لێ دەکەین کە ئەم دوو ڕێکخراوە ڕێکخراوی هەرە گرنگ بووینە لە کایەکانی چ لە ناو قوتابیان چ لە ناو لاوان کە شوێنی خۆیان کردوێتەوە و لەسەر دەستی بارزای نەمری کە ئەم دوو ڕێکخراوە دامەزرا بۆ ئەوەی زیاتر گرنگی بەو چین و توێژانە بدرێ کەوانیش ڕۆڵی کاریگەریان هەبووە لە ساحەی نیشتیمانی و لەو تا توانیتیان جێ خۆیان بکەنەوە لە هەموو بوارەکاندا. بە بۆنێ هەفتا دووەمین ساڵیاتی دامەزراندنی هەر یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان گرنگترین پیرۆزبایە سەرجەم کادر و ئەندامان و هەروە سەرجەم قوتابیان و لاوانی کوردستان دەکەم و لەم یادەدا بەڵێن بە قوتابیان و لاوانی کوردستان دەدەین کە وەک چۆن لە هەفتا دوو ساڵی ڕابردوودا لەگەڵ کارکردن لەسەر پرسەنەتەوەی نیشتیمانیەکان داکۆکیکردن لە مافەکانی قوتابیان و گەنجان و لاوان بەشێکی سەرەکی ئەرکی ڕێکخراوەی ئەم دوو ڕێکخراوە بۆ بەڵێنەوە دەدەین لە داهاتووشدا بە هەمان شێوە بە گڕوتینێکی زیاترەوە گەنج و قوتابی سنتەری کارکردنی ئەم ڕێکخراوە بن لە داهاتوو. بەخێرهاتنە دەکەم بە بۆنەی هەفتا دوو ساڵەی دامەزراندنی یەکێتی قوتابیان و لاوان پیرۆزبای لە سەرجەم قوتابیان و لاوانی کوردستان دەکەم. هیوادارم ئەو یادەمەزنە هەموو ساڵێ بکرێتەوە. زۆر سوپاستان دەکەم.